هەم بۆ ئەوانەی کە پەیوەندی ڕاستەوخۆیان بە ئیمتیحاناتی گشتی پۆلی دوانزەوە هەیە کە ژمارەی قوتابیەکانمان ئاگادە نزیکەی 1970 کەس لە هەموو بەشەکانەوە وێژەیی و زانستی و خوێندنی ئیسلامی و پیشەیەکانیش و هەم بۆ ئەوانەشی ناڕاستەخۆ پەیوەندیان پێوە هەیە بە شێوەیەکی گشتی ئەم ئیمتیحاناتە سەرنجی هەموو خەڵکی کوردستانی ڕاکێشاوە. ئێمەش ئەو ئامادەکاریانەی کە کردومانە بۆی پرۆسەکە بە شێوەیەکی جوان و بە شێوەیەکی ڕێکوپێک بەڕێوە بچێت و دوور بێت لە کەم و کوڕی و ئیشەڵا سەرکەوتن بەدەستهێنین و هەموو ئامادەکاری کراوە بۆ ئەوەی ئیمتیحانەکان بە شێوەیەکی ڕێکوپێک بەڕێوە بچن. خۆتان نەزانن تاقیکردنەوەکانی پۆلی دوانسە تاقیکردنەوەی چارەنووسسازن چکە قوتابی خۆشەویستەکان و خوێندکاران لە قۆناغێکی خوێندنەوە ئەڕۆنە قۆناغێکی تری خوێندن کە قۆرانی پێگەیشتنیانەوە و عمری کاملبوونیانەوە و ئاچنە زانکۆ و پەیمانگاکانەوە و هیوادارین کە بە شێوەیەکی جوان بتوان خوێندنەکە تەواو بکەن و ببن بە کادیری عیلمی لە پاشە ڕۆزە بۆ ئەم خاک و نیشتیمانە. ئێمە لە ئامادەکاریەکانمانە بۆ ئیمتیحانات هەوڵمانیاوە هەمانگی لەگەڵ هەموو ئەو وەزارەت و بەڕێوەبەرایەتی و بەڕێوەبەرایەتە گشتیانە بکەین کە پەیوەندیان بە ئیمتیحاناتەوە هەیە و ئەوانەشی کە هاوکار و هەماهنگمانە بن بۆ بەڕێوەچوونی پرۆسەکە بە شێوەیەکی سەرکەوتوو. لەژێر سەرپەرشتی بەڕێز جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و بە هەماهنگی لەگەڵ بەڕێز وەزیری پەروەردە ئێمە هەماهنگیمان کردووە لەگەڵ هەموو وەزارەتەکانی کە ئەتوانن یارمەتی دەرمان بن بۆ بەڕێوەچوونی ئەم پرۆسەیە بە شێوەیەکی ڕێکوپێک. وەزارەتەکانی ناوخۆ، کارەبا، گەیاندن، وەزارەتی خوێندنی باڵا، وەزارەتی پێشمەرگە و سکرتاریەتی ئەنجومەنی وەزیران، دیوانی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران و فەرمانگەی تەکنۆلۆژیای زانیاری. هەموو ئەمانە هاوکارمانن و هەماهنگیمانەکەن بۆ ئەوەی پرۆسەکە بە شێوەیەکی گشتی و بە شێوەیەکی جوان بەڕێوە بچێت سەرکەوتوو و بتوانین پرۆسەکە تەواو بکەین و توانم بڵێم هاوکاری تەواومان هەیە لەگەڵ هەموو هەر چوار پارێزگاری کوردستان لە هەولێر، سلێمانی، دهۆک، هەڵەبجە و ئیدارە سەربەخۆکان لە کوردستانە کە بۆ شێوەی چۆنیەتی بەڕێوەچوونی ئیمتیحانات یارمەتی دەرمان بن و ژووری هەماهنگیمان دروست کردووە و لە هەموو پارێزگایەکە ژوورێک دانراوە بۆ ئەوەی لە حاڵەتی دروستبوونی کێشە و گرفتە بتوان یارمەتی دەرمان بن و بتوانن حاڵەتی نەخوازرا و کە هاتە ڕێگەمان بتوانەوان چارەسەری بکەن لەگەڵمانە و هەموو بەڕێوەبەرایەتی گشتیەکانی بەڕێوەبەرایەتەکانی هاتوچۆ، بەڕێوەبەرایەتە گشتیەکانی تەندروستی، بەڕێوەبەرایەتە گشتیەکانی پەروەردە و هەموو بەڕێوەبەرایەتی قەزاکانی لە هەموو شار و شارچەکانی کوردستانە ئێمە هەماهنگی تەواو کراوە بۆ ئەوەی بە شێوەیەکی سەرکەوتوو ئەم پرۆسەیە بەڕێوە بچێت. خۆتان نەزانن مەسەلەی ئێمە ئێستا 2175 هۆڵی تاقیکردنەوەمان هەیە کە 1930 قوتابی و خوێندکار ئیمتیحانی تیا ئەیەن و هەوڵی ئەوە ئەیەن کە بە شێوەیەکی جوان و ڕێکوپێک پرۆسەکە بەڕێوە بچێت. ئێمە بۆ هەموو قوتابیەکان ئێستا هەموو قوتابی خوێندکارەکان حاسیبەمان ئامادە کردووە و نزیکەی 2300 تەلەفۆنمان ئامادە کردووە بۆ مدیری قاعەکان و هەموو شتێکمان کردووە بۆ ئەوەی لە قاعەکانەوە هیچ جۆرە دزەیەک بە پرسیار نەکرێت و هیچ جۆرە دزەیەک بە یعنی کارێک نەکرێت کە و قوتابیەکان بتوان بە شێوەیەکی ڕێکوپێک ئیمتیحانەکانیان بن بە فەرمانی سەرۆکی ئەنجومەنی وەزیران هەرکە لە پار ساڵەوە ئەو فەرمانەی دەرکردووە هەموو قوتابیەک پێویست هەموو قوتابی خوێندکارێک پێویستە حاسیبەیەکی تایبەت بەخۆی هەبێ کە ئێمە نزیکەی 90,000 حاسیبەوان ئامادە کردووە و حاسیبەی تریشمان هەبووە کە پار ماوەتەوە یعنی ئێستا توانین بڵێن یەک قوتابی و خوێندکار نابێت کە حاسیبەی تایبەتی خۆی پێ نەبێت. ئەوەی کە لێرە زۆر گرنگە پێویستەکە کە باسی لەوە بکەین کاتی دەستپێکی تاقیکردنەوەکانە کە 2 ساڵە کاتژمێر 7.5 دەستپێیەکە بۆی کە قوتابیان و خوێندکاران ئەو کاتیان لێ تێک نەچێ زۆر گرنگە کاتژمێر 7.5 و پێویستەکە هەموو قوتابی خوێندکارێک پێش چەند خولەکێک بە ماوەی 15 خولەک لە ناو هۆڵی تاقیکردنەوەی ئامادە بێت. ئەوەی کە لێرە گرنگە دەست پێ بکەین پێویستەکە لەوەی قوتابی خوێندکار چی بکات بەشە لە ئێستایە. لە هەمووی گرنگتر ئێمە ئەمساڵ هەندێک گۆڕانکاریمان کردووە لەسەر شێوازی ئەنجامدانی تاقیکردنەوەکان کە هەیە بۆی کە خوێندکار لە ڕۆژی ئەنجامدانی تاقیکردنەوەکەی تووشی دڵە ڕاوکێ نەبێ تووشی گرفت نەبێ پێویستەکە یەکەم
پێش هەموو شتێک پێناسەی ئەزموونیەکەی لە بەڕێوەبەری قوتابخانەکەی وەرگرتە بێ، دڵنیا بوو بێتەوە لەوەی کە پێناسەی ئەزموونی هەیە وەریگرتووە. چونکە هەر قوتابی خوێندکارێک پێناسەی ئەزموونی وەرنەگرت بێ یاخود نەی بێ کەواتە ئەمە لێرە خۆی بۆ خۆی گرفتە. ئەگەر پێناسەی ئەزموونی نەبێ واتە ئەو قوتابی خوێندکارە نە پرسیاری ئەبێت و نە سۆماشی دەبێت. لەبەرەوەی ئەم ساڵ تاکە ساڵەکە پرسیاری تاقیکردنەوەی وزاری بە پێی ژمارەی تەواوی قوتابی خوێندکار دەچێتە ناو هۆڵی تاقیکردنەوەکان و هەر هەمووشی ناو و کۆد و زانیاری قوتابی خۆی لەسرە. لەبەرەوە پێش هەموو شتێک پێویستە قوتابی خوێندکار پێناسەکەی وەربگرێتەوە و ڕۆژێک دوو ڕۆژ پێش ئەوەش سەردانی هۆڵی تاقیکردنەوەکەی بکات، دڵنیا بێت لەوەی کە لە چ هۆڵێکی تاقیکردنەوە ئەنجامەدات. بەڕێزان، دوو لاپەڕە ڕێنماییشمان بڵاو کردوێتەوە لەسەر جەم بەڕێوەبەرایەتە گشتیەکانی پارێزگاکان هەیە، دەچێتە لای سەرجەم بەڕێوەبەرانی هۆڵ. ئەو گرفت و کێشانەی کە ساڵانی ڕابردوو هەمان بووە بۆی کە ئەم ساڵ نەیهێڵێن هەموومان هاوکاری یەکتر بین. ئەم ساڵ وەکو ساڵانی پێشووتر بۆ هیچ کەسێک نییە ئامێری ئەلکترۆنی بەرێتە ناو هۆڵەکانی تاقیکردنەوە. لە سەرجەمە و کەسانی کە ستافی ناو هۆڵی تاقیکردنەوەکانن یاخود ئەو کەسانی کە ئەندامن لە ناو هۆڵی تاقیکردنەوە سەرجەم قوتابیان و خوێندکاران و بۆ ئەم مەبەستەش وەزارەتی پەروەردە و لیژنەی باڵای ئەزموونەکان مۆبایلێکی ئاساییمان بۆ سەرجەم بەڕێوەبەرەکان ئامادە کردووە کە پێویستە کاتەنها ئەو مۆبایلانە بەکاربێنن، ناوێت بە هیچ جۆرێک هیچ ئامێرە بچێتە ناو هۆڵ. پێش چوونە ژوورەوە هەموو قوتابی خوێندکارێک پشکنینی بۆ ئەکرێ ئەنجامەدرێ. هەر ئامێرێکی ئەلکترۆنی پێ بێ لێی وەردەگیرێت. بردنە ژوورەوەی هەر ئامێرێکی ئەلکترۆنی بۆ ناو هۆڵی تاقیکردنەوە ئەو قوتابی خوێندکارە بەکاری بهێنە بەکاری نەهێنێ، ئێمە بە پێچەوانەوە مامەڵەی لەگەڵاکەین و بە پێی ڕێنماییەکان دەکەین بە گزی و بە گزی بۆیان هەژمارەکەین. بەڕێزان، یەکێک لەو دیاردانەی کە ساڵانی ڕابردوو لە ناو سۆشیال میدیایە هەبووە بڵاوکردنەوەی پرسیارەکان بووە بە شێوەیەک لە شێوەکانی وێنەی گیراوە. ئێمە لێرەوە سەرجەم ئەندامانی هۆڵەکانی تاقیکردنەوەمان ئاگادار کردوێتەوە لەوەی کە بۆ هیچ کەسێک نییە وێنەی هیچ پرسیارێک بگرێ تەنانەت دوای کاتی تاقیکردنەوەکانیش و هەر پرسیارێکیش وێنەی بگیرێ و بچێتە دەرەوەی هۆڵەکانی تاقیکردنەوە دوای تەواوبوونی کاتەکەش ئەو کەسە مامۆستا بێ، بەڕێوەبەر بێ، سەرپەرشتیار بێ، ئەندامی لیژنەی تاقیکردنەوەکان بێ، ئێمە بە ڕێگەی تایبەتی خۆمان نەتوانین ئەو پرسیارە بدۆزینەوە بزانین چ هۆڵێکەوە دەرچووە. ئەو کارانی کە زۆر گرنگە قوتابی خوێندکار دوای وەرگرتنی پێناسەی ئەزموونیەکەی پێویستە دڵنیا بێت لەوەی کە ئەو پرسیارەی پێی ئەدرێ ناوی چواریەکەی و کۆدی ئەزموونیەکەی لەسرە هەمان ئەو ناوە هاوتایە لەگەڵ ئەو پەڕی سۆمایی کە پێی ئەدرێ و سەرجەم ئەمانەش دوای تەواوبوونی تاقیکردنەوەکان هەم پرسیارەکان هەم پەڕەی سۆماکەشی دەگەڕێتەوە ناو لیژنەی باڵا و لە ڕێگەی لیژنە تایبەتەکانی بەڕێوەبەرایەتە گشتیەکانەوە گەڕێتەوە ناو هۆڵی کۆنتڕۆڵ و کاری یاسایی لەگەڵاکەین. بەڕێزان، یەکی کە لەو گرفتانەی کە ساڵانی ڕابردوو هەمان بووە بڵاوکردنەوەی وەڵام بووە دوای تاقیکردنەوەکان. ئێمە لە ڕێگەی نووسراوێکی و فەرمانێکی وزاریەوە سەرجەم مامۆسایانی پۆلی 12 و سەرجەم مامۆسایانی تریشمان ئاگادار کردوێتەوە لەوەی کە هیچ کەسێک بۆی نییە وەڵامی پرسیارەکانی وزاری لە هیچ پەیجێکی خۆی بڵاو بکاتەوە و هەر کەسێک ئەو کارە بکە ئێمە ئیجراعاتی لەگەڵاکەین. ئێمە ڕۆژانە لە کاتژمێر 12 لیژنەیەکی تایبەت لە هەموو پارێزگاکانەوە ئامادە ئەبن لە لای ئێمە. ئەو لیژنە تایبەتە وەڵامی ڕاست و دروست بۆ سەرجەم پرسیارەکان ئامادە دەکەن و لە هەمان ڕۆژیشدا بڵاو دەکرێتەوە لە پەیجەکانی وەزارەت و پەیجەکانی بەڕێوەبەرایەتی گشتی ئەزموونەکان. تەنها ئەو وەڵامانە وەڵامی ڕاست و دروستن، بۆیە پێویستەکە کەس بڵاوکردنەوەی
وەڵامەکان یاخود شیکارکردنی پرسیارەکانیش تەنانەت بۆ هیچ کەسێک ڕێگە پێدراو نییە جگە لە لیژنەی باڵای ئەزموونەکان کە دەکرێت.